با ڕێزە دایک و باوکی خۆمان بگرین. گەنجێکی موسڵمان کە برادەری خۆمە وتی لە نەخۆشخانە بووم، یەکێک لە نەخۆشخانەکانی ئەم شارە، بەدیار باوکو بووم و باوکم نەخۆش بوو، ئەختیار بوو، لە تەنیشتمانەوە نەخۆشێکی لێبێ و پیاوێکی بە تەمەن، پیاوێکی بە ساڵاتچوو، ئەڵێ هاواری بوو دەگریا، شەو هەر دەگریا، ئازاری زۆر بوو، کوڕێکی لەگەڵا بوو، کوڕەکەی تەمەنی 15-16 ساڵێکە بوو. ئەم برادەر خۆم دەیناسم، برادەری خۆم مۆسیقەیە، وتی وەڵڵاهی باوکی هەر هاواری دەکرد دەگریا، ئازاری زۆر بوو، لە تەواری بوو. ئەڵێ کوڕەکە کە تازە پێگەشتووە هەتا هێزی تیا بوو، بە هێز و بە قووەتی خۆی کێشایبان پشتملی باوکیە، زۆر بە قووەت و بەهێز لێیدا، وتی ئێمەت بێزار کرد، ژیان و خەوی ئیسراحەتمان ماوە دەستەوە، خوا لە ناوت بەرێ، خەوی ئیسراحەت لە ئێمە تێک داوە. واللهی ئەڵێ دوای ئەوەی کە گوێم لەو قسەیە بوو، ئابە و جۆرە بەو پەڕی قووەت و هێزەوە دایە پشتملی باوکیە، وتی واللهی باوکی دوای ئەوە یەک قسەی نەکرد، هەرچەندی ئازاریە بوو هاوارێکی نەکرد، دوای سەعاتێ باوکی مرد. ئەمجا کوڕەکە ئەگریا و لە خۆیەدا تازە کار لە کار ترازە، تۆ ئەوەی سوکایەتی بۆ باوکی خۆت کرد، با ئێمەش ئەوان نەبین، خوا غەزەبمان لێگرێ. والله ئەوەی لەگەڵ دایک و باوکیان خراپ بێ، سوێن بەخوا پێش قیامەت هەر لە دنیا خوا ڕسوایەکە، هەر لە دنیا خوا زەلیلی ئەکا. بڕۆوانەی کە لەگەڵ دایک و باوکیانە خراپ بوونە، سەیری کە لە ناو خەڵکا چەندێ چ ژیانێکیانێ زۆر بەیان، ئەگەر لە دنیاش عقوبە وەرنەگرێ و سزا وەرنەگرێ، لە قیامەت سزای زۆر سەختی هەیە. جا خۆشەویستان خەڵکەیە ئابەم جۆرە وەکو محەممەد، وەکو ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ دایک و باوکیە چاکە و لەگەڵ ڕێزە دایکی گرێ، هەیش ئابەم جۆرەیە. جا با ئینشاڵڵا لەگەڵ دایک و باوکمانە چاک بین، ڕێزیان لێ بگرین، حورمەتیان لێ بگرین. گەنجێک زەهەب و تەمەنی 15 ساڵ بوو، گەنجێکی خراپ و هاوڕێی خراپی زۆر بوو. ئەمانە بۆ ئاسەکەینە بەسەرهاتانە بۆی بیرێک بکەنەوە، ئەوەی کە چاکە چاوی لێ بکە، ئەوەی کە خراپە خۆتی لێ بپارێزە، چاوی لێ مەکە، تۆش عەزیەتی دایک و باوکی خۆت من. ئەم گەنجە 15 ساڵە زۆر عەزیەتی دایکی ئەدا، دایکی ناڕەحەتە کرد، دایکی داما و زۆر جار باجی هەڵەی کوڕەکان و کچەکان نەدات. دایکی دەڵێ ڕۆژێک زۆر بێتاقەتی کردم، زۆر قسەی ناشرینی پێم کرد ئەم کوڕە 15 ساڵە، هەڕەشەم لێ کردم بە فڵان خاڵۆت ئەڵێم، لەو خاڵۆی زۆر ئەترسا. وتی وەڵڵی پێی بڵێ وات لێ ئەدەم، وات لێ ئەدەم، کەس ئاوای لێ نەدابێتی، بە دایکی خۆی وت. ئەڵێ بە نەعلێک و بە پێڵاوێک و تێم بەر بوو، حەتا توانی نێمیدا کوڕەکەم. ئەڵێ هیچم بۆ نەمایەوە، تەنها دووشتم کرد، دەستم کرد بە گریان و دەستم کرد لەوەی دوعام لە مناڵەکەی خۆم کرد. یا ڕەبی خوایە دەست بشکێ، دەستی بشکێنی، ئەم منداڵە کە بەم جۆرە لەگەڵ من ئاوا دەبێ، یا ڕەبی خوایە دەستی بشکێنی، یا ڕەبی خوایە لە ناوی بەری. کۆمەڵی دوعای کرد دایکی. کوڕەکە خەوت، بەیانی کاتێکە لە خەوڵ سات دەستی ڕاستی وشک بووە، جوڵەی لێ نا حرەکە و ئەو دەستێک کە لە دایکی داوە بە نەعل و بە پێڵاو پێی، واللهی ئەڵێ جوڵەی نەما و حرەکەی نەما، تاو سقوتی کرد. ئەمجا مناڵەکە دەستی کرد بە گریان، تازە سوودی چی؟ جا با چاک بین لەگەڵ دایک و باوکماندا. خۆشەویستان، گەورەترین عیبادەت دوای ئەوەی کە عیبادەتت بۆ خوا کرد، گەورەترین چاکە و خێر ئەوەیە کە لەگەڵ دایک و باوکی خۆتا چاک بی، بە تایبەتی دایکت. ڕێزە دایک و باوکت بگرە، خراپ مەبە. ئەو تا ئەم گەنجە ڕەحمەتی خوای لێبێ دایکێکی شێت بەخێو ئەکا، ئەوە زۆر گرنگە. با دایکت هەر چۆنێک بێ، خوا عالمەوە کە دایکی تۆی بێ ڕێزی لێ بگری. لە کۆتاییدا دەڵێم خۆشەویستان، مانگی پیرۆزی